خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە زۆر بە وەفایە بەرامبەر بە ئێمە زۆر بێوەفاین بەرامبەر بە ئەو زۆر بەمان کەمێکمانەیە وەفامان هەبێت کەمێکمانەیە خۆشەویستی ڕاستەقینەمان بۆ پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم دەفەرمێت خوای گەورە میهرەبان 70000 کەسی لە ئومەتەکەم پێبەخشیم چۆن بەوەی بەبێ محاسبە و عەزاب بڕۆنە بەهەشتە. ئەمە دیاریکی خوای گەورەیە بۆ من 70000 لە ئومەتەکەم دەڕواتە بەهەشتەوە بەبێ محاسبە، هیچ محاسبەیەکیان لەسەر نییە. دەی خوای گیان و کەسانەمان بگێڕی، بەڵام دەبێ هەوڵێکیش بدەین، دەبێ خۆشمان ماندوو بکەین. 70000 بەڵام تەماشای ڕەحمی پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم، تەماشای وەفای پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم بۆ ئێمەی بێوەفا، بۆ ئێمەی یاخی، بۆ ئێمە ئیمان ضعیف. تەماشای پێغەمبەری خوا بکە صلی الله عليه وسلم دەفەرمێ داوام کرد لە خوای گەورە، وتم خوایان ئەو ڕێژەیەمان بۆ زیاد کە 70000 کەمە، خوایان ئومەتەکەم حەز ناکەم بڕاتە ناواگرەوە، بۆی خوایان 70 بە من بەخشیوە 70000 ئەو 70000م بۆ زیاد کە با زیاتر لە ئومەتەکەم بڕاتە بەهەشتەوە. ئەو ئومەتە بێوەفایی کە ئەمڕۆ دەیبینی کوا ڕواڵەتی ئیسلام بەدەم و چاو بە جلو بەرگمانەوە دیار نییە. سەحابەی وا هەبووە ڕیشی نەبوو، هەر ڕیشی نەبوو، یعنی ڕیشی دەرنەهاتوو. بەڵێ یەک لە سەحابەکان ئیمامی عومەر دەیفەرموو ئەگەر لە بازار ڕیش هەبووە ڕیشێکم بۆ تەکری بۆی بەبێ ڕیش نەتبینم. سەیری ئەو مەکە کەسانێکی دایانێ ڕیش ناشرینکەن و ئیسلام ناشرینکەن. ئینسانێک لە خوا بترسێ مێرولەیەک ناکوژێ، ئەوانە لە خوا ناترسن کە ئەو ئیشە خراپانە دەکەن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت داوام کرد لە خوای گەورە، خوایان ئەو 70000م بۆ زیاد کە، با ڕێژەکە زیاتر بێ، ژمارەکە زیاتر بێ. خوای گەورە پێمی بەخشی، فەرمووی ئەی محەممەد صلی الله عليه وسلم من وعدم داوە 70000 لە ئومەتەکەت بەبێ محاسبە و لێپرسینەوە بەبێ عەزابیان خەمە بەهەشتەوە. یا ڕەبی خوا لەو کەسانەمان بگێڕی، ئامین. بەڵێ زیاتریش مادەم داوای زیاتر دەکەی بۆ ئومەتەکەت، ئەوە من زیاتریشت پێ دەبەخشم. هەر یەکێک لەو 70000 نەفەر، هەر یەکێک لەو 70000 کەس لەگەڵیان ڕاتە باشتە، هەر نەفەرێکی. واتە ئەگەر لێکی بدەیتەوە 4 ملیار و 900 ملیۆن، 4 ملیار لەگەڵ 900 ملیۆن خەڵک لەم ئومەتە بەبێ محاسبە و عەزاب دەڕواتە باشتە. تەماشا ڕەحمی پێغەمبەری خوا کە صلی الله عليه وسلم داواکە لە خوای گەورە ڕێژەکەمان بۆ زیاد کە بۆ ئێمە بێوەفا.